بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزان هاتوونێتەوە خزمەتان بە بەرنامەیەکی تازەوە چەند هەواڵی تازە لە ئەو بەحسانە و ئەخبارێکە بە پزیشکی و تەندروستیە و ڕەبتی هەیە. یەکەم بابەتێک لێکۆڵینەوەی کراوە تاقیقاتێک لەسەر ئەوەی کە ئایا ئەوە عینەگەرە و چاویلکەگەرەی کە بەناو چاویلگەگەرێک دژ بە ڕووناکی شین یعنی ڕەنگی شین فیلترەکەن و ناو بازاڕە هەیە ئایا لە ئەسڵا کاریگەریان هەیە واقعیەتێک ئەتوانێت فیلتر کات ئەو ڕەنگی شینە مەبەستی ئەوەیە کە ئەو نورەیە ئەو ڕووناکیە کە لە کامپیوتر لە گوشی تلەفۆنەکانی دەستمانەوە لە ئایپەدەکانەوە ئێمە بەر چاومانەکە بێت و ماوەی کە عینەگەرێک لە ناو بازارە فرۆشکێک کە ئەوێ نەمە فیلترە ئەو نورانە ئەشکنێت و ئەوێتە باعث ئێوە کە وای جەڵێن کە ئەو ڕووناکیە شینە چه تەئسیرێکی هەیە ئەڵێن کە ئەوێتە باعث ئێوە کە چاو ماندوو بێت هەروەها چاو وشک بێت و مشکڵاتێکیش لە خەونە بێتە پێشەوە. ئەمە ئیدعای و کەسانەیە کە ئەم چاویلکەگەرە دروستەکەن و ئەڵێن کە هەم ماندوویەتی چاو هەم وشکی چاو و هەم ئەوەی کە ئەو کەسەی تر ئەگەر خەوی هات ئەتوانێت بەڕاحەتی کە سەرینیا سەرسەرینەکە بخەوێ. دیارە تەبلیغاتێکە کە ئۆپتۆمیتریستگەرەیەکەن ئەوانەی کە عینەک دروستەکەن ئەنازەگیری چاوەکەن بەڵام تاقیقاتی کراوە کە لەسەری لەو تاقیقاتە چەند متەخەسسێکی چاو کە ئێرایەداوە و تویانەکان شتێکی وانە هیچ دەور و نەخشێک نابینێت و نمونەیەشیان هاوردووەتە یعنی نمونەیان وەکو شاید زیینک 120 کەسیان هاوردووە لەسەر 120 کەسەکە تاقیقاتیان کردووە متاڵعەیان کردووە بە فەرز ڕۆژانە چەند سەعات نووری تەشعشعی ئەو نور کامپیوترە یا گوشی تلفۆنە بەرچاوەکەوێت ئەوانیانە ئەنازەگیری دوایەوە چەند نەتیجەی تاقیقاتەکەیان وا بووە کە لە بردویانە لە 6 وڵاتیشە دیارە ئەسڵ تاقیقاتەکە لە وڵاتی ئوسترالیا کراوە بەڵام لە 5 وڵاتی تریشە تاقیقاتەکە درێژەی پێدراوە و هەروەها ئەو کەسانەی کە وەکو نمونە وەکو شاهید لە نەزەرە گیراون زۆرتریش کراونەتەوە بە گەیشتنە 690 کەس. یەکێک لەو کەسانەی کە لەسەر ئەم بابەتە تاقیقی کردووە و شتیشی نووسیوە بەناو دکتۆر لاورا داونیە کە هەم ئوستادیاری زانکووە و هەم خۆی چاوپزیشکە لە دانشگای ملبۆرنە لە ئەیاڵەتی ڤیکتۆریای وڵاتی ئوسترالیا. ئەم وا ئەڵێ کە لە حاڵێک حازردا معلوم نییە کە ئەم لنجانە واقعاً تەئسیریان هەیە لەبان چۆنیەتی بینایی یعنی بینینە و یان تەنزیمکردنی خەو لە درێژماوەیشدا ئەڵێت بە من پێم وانییە کە نەتیجەیەک بگرین یانێ هەم لەسەر ئەوە تەئسیری بێت لەسەر بینین چۆنیەتی بینین و ئەوەی کە خەونیش تەنزیم کات چونکە کەسانێک کە ئەم عینەکانە دروستەکەن لە تەبلیغەکانی ئەوەیە کە ئەڵێت ئەو نورانەیە کە لە کامپیوترە و ئەدرێتە ناو چاو ئەوە خەلل لە خەوە دروستەکە ئەو کەسانە ناتوانن خەون شەوانە ئەبێ ماوەیەکی زۆر ئەخاینێت تا چاویان ئەڕواتە خەو بەڵام ئەم ئەڵێت کە من شتێکی وا نابینم تا حقیقەتێکی نییە ئەڵێ پێم وانییە کە نەتیجەیە بگرین کە ئەم عینەکانە تەئسیراتی بێت لەسەر شەبەکیەی چاو ئەو پەردەی پشتچاوە. لەآخردا ئەڵێت کە مردم ئەبێ لە کاتی سندنی ئەم شتانە حتممە نەزانیاریگەرێکیان بێت لەسەر چاو سڵامەتی چاو ئەو بە حاڵەتێکی کولی ئەڵێت نا
شتێکی وا نییە، کاراییشی نییە، بەڵام هەر ئەم نەبووە محققگەرێکی تریش بوو کە تاقیقیان کردووە. کۆی گشتی ئەو نەتیجەیە کە هاتووە دەدەست ئەمەیە کە ئەڵێت ئەمە ناتوانانی یارمەتی دەربێ، یعنی ئەم عینەکانەی ئەم چاویلکانە کە بەناو فیلترکەرەوەی ڕووناکی شین ئەناسرن، ئەڵێ ناتوانێت یارمەتی دەربێت، چۆنکو ئەو ڕووناکیە کە ئێمە لە ڕۆژە بەرچاومان نەکەوێت و ئەو ڕووناکیشە کە لە کامپیوتەر یا لە تلۆفۆن یا لە ئایپەد بەرچاومانەکەوێت 1 لە 1000 بە نیسبەتی ڕووناکی ڕۆژ، یانێ ئەو نورەی کە ئێمە ڕۆژانە بەرچاومانەکەوێت 1/1000 نورە لە ئەو نورەسەکە لە ڕۆژە بەرچاوان ئێمەکەوێت. و هەروەها ئەڵێت کە لە ئەو نوریشە کە لە کامپیوتەر یا لە ئایپەدەوە بەرچاو ئێمە ئەکەوێت، ئەم عینەکانە بەس ئەتوانن 10 تا 25% فیلتر بکەن. ئەڵێت ئێمە لە تەجویز و ئەو دانانی ئەم لنزانە مەبەستی و عینەکانزە پشتیبانی ناکەین، بەڵام خۆشیان تەوسیەگەرێکیان هەیە، ئەڵێن ئەتوانن ماوەی سیرکردنی کامپیوتەر، ئایپەد یا تەلەفۆنەکان کەمەوەکەنەوە بیتێرنە خوارەوە، هەروەها ئیسراحەتەکە منەزم بێت، یانێ ناوەناوەیەک ئیسراحەت بدرگێت، ئەوەی کەسانێک بەتایبەت کە کار و ئیشیان لەگەڵ کامپیوتەرە ناوەناوەی بتان ئیسراحەت بدەن بە چاوەکانیان بۆ ئەوەی کە هەم ماندوویەتی چاویان بێتە خوارە دابەزێت و ئیسراحەتێکەن و دیسانەوە درێژە بن، بۆ ئەوانیشە کە ئەگەر خەویان مشکلێکی هەیە بۆ ئەوە کە بهبودیک لە خەویانە بێتە پێشەوە، پێشنهاد دەکەن کە چەند ساعات پێشەوەی کە بڕۆن خەون حتى المەقتور بم سەفحەگەرە تواشان مەکەن، چ کامپیوتەرە چ گوشی تلەفۆنە، ئەوە ئەتوانێت دەور و نەخشی بێت بۆ کەسانی کە ئەڵێن بۆ وێنە ئەو نورە تەسیری هەیە لەسەر خەومان. بینەرانی بەڕێز، بابەتی دوومان لە هۆلەندا تاقیقاتێک لە چەندانە دانیشگا پێکەوە جەمع بوون، تاقیقاتێکیان کردووە لەسەر شوکەلێکی ئلکتریکی کە بەناو نویز ئلکتریکی ئەناسرێت. تاقیقاتەکەیان وا بووگە کە ئەو نویز ئلکتریکیە، ئەو مەوجگەرەی کە دراوە بەتایبەت لە کاسەی سەرە بە بەشی پێشەوەی کاسەی سەر ئەو شوکە دراوە، ئەڵێ تەسیراتی هەیە لەسەر فێربوونی ڕاضیات لەو کەسانەی کە لەگەڵ ڕاضی و حسابە مشکلەیان هەیە، فێر نابن. دیارە ئەمە کارەکە کارێکی تاقیقیە، دەرمانێکی شتێ نییە. ئەو نویز ئلکتریکی یا ئەو مەوجە هەروەکو ئەو شوکەی کە ئەیدەن بە ماغز دەستکاکەی ئەوبەتە نەمەوجەکانی ئەوانەی کە ئەفسوردگیان هەیە یا هین دەستکاکەی هەر بەو شێوەسە ئەمواجێکە کە ئەینێرێت بۆ مێشک بەتایبەت بەشی پێشەوەی کاسەی سەر. لەو تاقیقاتە ئەمان متوەجی بوون کە وایان وتووە کە یەک ئەو ئەمواجە ئەوێتە هۆی ئەوەی کە حاڵەتێکی هەیەجانی ئاد بە بەشێک لە مەغزنە هەمووی ئەو شوێنەی کە بەری کەوتووە کە بەری پێشەوەی مێشکە، ئەڵێت حاڵەتێکی هەیەجانی بە هۆی ئەو نویزە ئلکتریکی گەرە دروستە بێت، وەکو تحریکێکە کە ئەو کەسانە هانەدات کە ڕاضی بیری ڕاضیکردنەکەیان باش بێت. دویشێ ئەڵێت کە من ڕەوشێکی غێرە تەهاجمیە ئەشعەیکە کە ئەدرگێت تاقیقیان کردووە. سێش ئەواڵێن کە بەهۆی ئەوەی کە ئەو ئەمواجە ئەوێتە حاڵەتێکی هەیەجان بەرەنگیز، وەکو ئەوەی کە وەکو تحریککردنێکی ئەو بەشەسە کە ئەو لەسەر حەلکردنی زەربگە ڕاضی جەمع و تەفریق ڕاضی تەغییر و تەحوڵێک حاصل بێت.
و هەروەها ئیعلامەکەن ئەڵێن کە ئەم تاقیقات ئێمە ناتوانێت بۆ کەسێک کە بەفەرز نمرەی ڕاضی ها لە خوارەوە بێتە هۆی ئەوە کە نمرەی ڕاضیەکەی چاک بێت، ئەڵێنە فقط تاقیقاتێکە ئەسڵ ئەو ئەمواجە قدرەت ئەوەیە نییە کەسێ بۆ وێنە پێش ئیمتحانی ڕاضی بڕوات مەسەڵەن ئەو ئەمواجە وەربگرێت بۆ ئەوە کە نمرە بێرێ ئەڵێ هیچ تەسیرێکی نییە. تقریبا سەرپەرستی ئەو کەسانەی کە تاقیقەکانیان کردووە کەسێکە بەناو پرۆفسۆر ڕۆی کۆهێن کادۆش کە ئەو سەرپەرستی تاقیقاتەکەی کردووە خۆی ئومیدوارە بۆ تاقیقاتە وا ئەڵێت کە ئەم پرۆفسۆری علوم ئاعساب شناختیە، پرۆفسۆری ئاعسابە ئاعساب ئەو ئاعسابی شناختی ناسین کە ڕابەری ئەو پرۆژێشیە بەدەست کردووە. ئەڵێ فێربوون کلیدی هەر کارێکە وا ئێمە لە ژیاندا ڕۆژانە کاری پێەکەین بۆ سەرەوەبردنەوە مەهارەتەکانمان وەکو ڕانندگی تا بگرە تا ئەوەی کە کودێک حفزەکەین یا کودنووسی کودێک ئەنووسین. ئەڵێ دەمانە هەمووی فێربوونە فێربوون ڕۆژانە هەیە، بەڵام ئەوێتە حاڵەتێکی مەهارەت چ ئەوەی کە وەک ڕانندگی بە یا کۆت. ئەڵێت پێشتر بیرمان کردووە و لێ کە احتیمالی هەیە شتانێ واوی، بەڵام نەمان هاوردووە مەرحەلەی عەمەڵ کردەوەمان دەرنەهاوردوو، بەڵام ئەم جارە گەیانمان بە مەرحەلەی عەمەڵ. تەسیراتەکەیشی کە خۆی باسی کردووە ئەڵێت 4 گرو یا 4 دەسەیان جیا کردووەتەوە. دەسەگەری ئەوڵ کە لەگەڵ ڕاضیە کەمێ مشکلەکە وا بوو بە فەرز ئەگەر بڵێ 12 زەردەر 5 ئەکاتە چەنێ یا 125 زەردەر 2 ئەکاتە چەنێک ئەبووە یا بێس یا نێتوانی جوواوەکەباتم ئەمە فەرز گروگیان تیمیگیان ئاوا کەسانی بوو بە کەسانێکە مشکلەیەکیان نەبووە لەگەڵ حەساوکردنە حەساوگەر سەنگینیان یان حەساوگەری وەک ئەوە 2 ڕەقەمی زەردەر 3 ڕەقەمی یا عەدەدێک گەورە تەقسیم بەر عەدەد ئەوانیان توانیوە ئەنجامن، گرۆکانیان وا دەسەبەنی کردووە، بەڵام وای نەتیجەگیری کە تەسیری بووە تاکیدی کردووەتەوە ئەمە تاقیقێک بووگە بۆ ئەوەی کە مێشک بناسین ئەمواج تەسیر ئەمواج لەسەر ئەوە بناسین. ئەمە بە هیچ شێوەیەک ناوێتە هۆکارێک کە کەسێکە نمرەی ڕاضی نایێت کە ها لە خوار و نمرەکان ڕاضی بێتە هۆکارێک کە نمرەکانی بباتە سەرەوە شتێکی وانە. لە ئاخرەوە ئەڵێن کە نەتیجەی ئەو تاقیقاتمانە لەسەر ئەو کەسانەی کە ڕاضیان باشە واقعاً هیچ تەسیرێکی نەبوو، یعنی هیچ نەتیجەیەکیان نەگرت باشە باشتر نەبوو. مەبەستی ئەوەیە کە ئەوان ئەو حاڵەتی هەیەجانی ئەو حاڵەت تەحریکە هەیە لە مێشکیانە بۆیە لەسەر ئەوان تەسیرێکی وای نەبووە. ئاخرین بابەتێکە بۆ بەرنامەی ئەمڕۆ لە نەزەرمان گردووە لەسەر شیری مناڵانە، بەتایبەت ئەو شیرە قوتووە یا شیر خوشک شیرۆشک. لەسەر ئەوەیە لە ساڵی 2019ەوە لە شانگهای چینە تاقیقاتێک کراوە لەسەر مکملێک بەناو MFGM. ئەم مکملە لە شیری دایکە هەیە، یعنی ئەو شیرێکە دایکە ئەیدا بە مناڵەکەی لە شیری دایکە هەیە و هەروەها کە تەبلیغە کردێت شیری دایک باشترین شیرە بۆ هیچ قسەیەکی لەسەر ئەوە نییە. تاقیقاتێکە لە شانگهای کرابوو کە ئەوە کە شیر وشکی ئەو شیر قوتووە ئەم مادەی MFGM تێ نییە. ئەم ساڵ یعنی ئەوان تاقیقاتەکە ئیعلام نەتیجەکەیان ساڵ 2019 کردە بوو، ئەم ساڵ لە ئامریکایشە هەر لەسەر ئەو تاقیقاتی ئەوانیان لێژدا و ئەوانیشی گەیشتون بە نەتیجەیەکی مشابه
کە لە شیری قوتووە MFGM وجودی نییە. ئەوەی کە بزانین MFGM چییە؟ MFGM تقریباً گلوبول یا خڕۆپەیەکی چۆریە. ئەو گلوبولە چۆریە دەوری کە ئەو پێڵێن غشایك ها بە دەوریەوە. ئەمە نمونەیەکی میکرۆسکۆپیەکەیە کە هاوڕێ هاوکارم لێرە نیشان دەنەدا. ئەو غشایە ئەو دیوارەی کە ها لە دەوریە و سەرشارە لە مەوادی غەزایی. ئەم FGM لە ناو شیری قوتووە متوەجی بوو بن نییە، بەڵام لە ناو شیری تەواو پستاندارانە، هەم ئینسان هەم ئەوانەی کە هەر جانەوەرێکە شیر ئەدات بە پستاندار و شیر ئەدات، ئەم FGM وجودی هەیە. حتا ئەوەی کە لە تاقیقاتەکەی شانکایە ئیعلام کرابوو ئەوە بوو کە بە شێوەیەکیش کە شیر دروستەکردی لەو فراوەردەگەر شیری مانگا بە فەرز کەڵکوەرەگیری حتا ئەم مادەیە لێ ئەدرگێتە دەرەوە. نەتیجەگیریان وا کردووە کە ئەبێ زیا بکرێت وەکو مکەمڵێک زیا بکرێت. ئامارێکە هەیە لە وڵاتی ئەمریکا کە ئەوان زۆر لەسەر ئامار و دقت لەسەر ئامارەکەن ئەڵێن کە 45% مناڵان تا سێ مانگە شیر ئەوانێت دایکە خۆنیانێت تا سێ مانگە 45%، 55%ەکەی تر لە شیری قوتوو استفاداکەن کە دەرسەدێکی بانە. بەڵام ئەوەی کە ئەڵێن ئەم مکەمڵە یانێ MFGM چه کارایەکی هەیە؟ ئەو تاقیقاتەی کە کراوە، هەم ئەو تاقیقاتی پێشوەکەی کە لە شانگهایە کرابوو لە چینە و ئەم تاقیقاتی کە لە ئامریکا کراوە، تاکید دەکەن لەسەر ئەوە کە لەسەر ڕشت، لەسەر گەشەی مناڵ تەئسیردانێ. ئەو گەشە هەم گەشەیەکی حرەکەتیە، یعنی جوڵانەوە، ڕێگە چوون بەرەو، هەم گەشەیەکی حرەکەتیە هەم گەشەیەکی فکریە. یعنی لەو تاقیقاتی کە لە چینە کرابوو چەند ساڵ لەوە پێش ئەوان ئیعلامیان کردو کە کاتێک هەر مناڵێکیش ئەگەر شیر قوتووی خوارد و ئەم مادە کە MFGM کە دامان بۆ مناڵە بە نسبەتی 5% زەریب هوشیان چووە سەرەوە. و هەروەها لەسەر فێربوون زوان دایکی بەپەی ئەو مناڵانەی کە شیر قوتوویان وەرگرت بوو، بەڵام شیرەکەیان حاوی ئەم مکەمڵە نەبوو. ئەوانەی کە ئەم مادەیەت هەبوو حتا لەباری هۆشیشە و زوانی دایکی زووتر سەریعتر فێر بوون. نەتیجەی دوودانە متاڵعەکە ئەوەیە کە لە 12 مانگە کە لە ئامریکایشە ئەو تاقیقات چینیان بەڕەسی کردگە متوەجی بووبن کە زیاکردنی ئەم مادە بە شیری قوتوو ئەتوانێت بێتە باعث ئەوەی کە زەریب هوشی بیری و زێنی ئەو مناڵە ئەواتە سەرەوە لەسەر مەهارەتگەرێکە لەسەر ڕەفتار و حرەکاتە ڕۆکە وتمان لە جوان دایکە بیگرە تا جۆری کایەکردنەکە و جوڵەکردن و پاگرتن و ڕێگە چوون و ئەوانە دەوروت تەسیری هەیە. بەڵام ئەوشانە وتو کە هەموو شیرێکە شیری لە ئینسان و تا هەر حیوانێکە شیرات بە مناڵەکەی ئەوە ئەم مادەیە هاتیە پێشتر ئەمە جیاکرەوە و تەوسیشیان ئەوەیە کە ڕێگەرێکی هەرزانتر یا سالتر بدۆزنەوە کە بتوانن ئەم مادە دیارە لە شیری مانگا هەیە بە نسبەتێکی زۆر. هەم کارخانەکانی چین هەم ئامریکا ئەوان وتیانە کە لە شیری مانگا هەیە و لە ئەو شیرە وەریەگرن، ئەم FGM وەرەگرن و وەکو مکەمڵێک هێزیایەکەن بە قوتووی شیری مناڵان. بەڵام تاکیدیشیان کردووەتەوە کە ئەم مکەمڵە و مکەمڵگەرێکی تریش ئەگەر ئیزافە بکەین هیچ کاتێ ناوێتەوە ناگات بە پای شیری دایک.
یعنی شیری دایک لەمانە هەمووی باشترە و پێویستێکی نییە کە مکەمەڵی پێ بدەن چۆن هەموو شتێکی خۆی هەیە. بینەرانی خۆشەویست لێرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی تر تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکاران ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ گلایتان بە ئاواتەخواست.